مێ زۆترین گەنج گوێ لەم ڤیدیۆ بگرن چکە ئەوەی کە من بینیم بە چاوی خۆم بەڕاستی کارەساتێکی زۆر گەورە بوو. گەنجێک هات بۆ لام ئیشم بۆ کرد. میژ و کاتە ڤەیپ و جگەرە و شتانەمە خوارد، بەڵام زیاتر ڤەیپم زۆر بەکارێنا. وتی کاکاتم بەڵێ هەر سوفە هاتە مەوزوعەکەەوە زۆر سێر و بەلامە. وتی کاکە تۆ ڤەیپە مەخۆ. منیش زۆر جۆم بۆ قسەکەی نەگەر. دوای چەند دەقەیەک هەرم کەسا مۆبایلەکەی دەرکرد مامۆسا ئاوا سێرێکی ئەو ڕەسمە بکەوتم باش. مامە کییە؟ وتی ئەو خۆم. زۆر سێر و بەلامە. ئێتە دڵم ناوە چۆن لێ بپرسم بۆ وات لێ هاتووە. یعنی شەرمە کەوا بڵم. ئەترسام لەوە زیاتر دڵی بڕەنجە. یان وەکو شتێک پێی ناخۆش بێت. وتم ئەی خێرە ئەوە زۆر بۆ ڕاوی. وتی با بە سەراتیەوە بۆ باسمە. وتی کاکە من جگەرەمە کێشا. وتی لەگە برادەران شتان کە دانیشین کۆ بینەوە ئەم کاکە وەڵێ ئەم جگەرە زۆر بێتاقەت زاین زۆر بێزارمانەکات. هەوڵ بە کەشتێکی تر بکێشە. زۆر جان لە کافتریا و لە شوێناوتی کە کۆ بینەوە زۆریان پێ ناخۆش. وتم وەڵا کاکە دەسەمانێکە لە خواردن. دوای چەند ماوەیەک من چەند مانگێک فێری نێگەلە بووم لە ماڵە تووشی کێشا بووم هەموو شەوێ لە دەرەوە مامە بۆ من دەری نایانێ. وەڵا ئەم ڤەیپام بکڕێ با ناوی کۆمپانیەکە نێنین ئەم شەحنەکە. وتی وەڵا کاکە ماوەی گەوەم کێشا دوای تەقریبەن 5 مانگێک 6 مانگێک ئەمەی کە لە زاری خۆیەوە جۆم لێ بوو ئەسمەکە سەرم گێژە خوا تاقەتە بم. هەنەوە لەگەڵ برادەرەکانە وتمان باچین فاسێکی خۆمان بکەین یا خوێنم زۆرە شتێکیاوە لاوەتی. وتی دواوە سەرانم بۆ دوکتۆر و بۆ خەستخانەوەمانە پیان ناوتم ئا ڕاستەخۆ پیان ناوت کە تۆ نەخۆشێکی خراپت هەیە. وتی بۆ ئاخر جاکە چوومەوە بەلای دکتۆرەکە برادەرەکەم زۆر دوای من هاتە دەرەوە. باش. وتی کاکە وتی ئاوەتی پاسپۆرت و شتەکە و حازر بکە ئەچین پیاسەیەکەکەین ئەم هەفتەیە بێتەوە یا هەفتەی داهاتوو. وتی بۆچی؟ وتی تۆ خنێ بچین پیاسەیەکی وڵاتاکە یا تورکیا یا هیندستانە شوێنێکە بۆ خۆمان چی پیاسەیەکەکەین. وەڵا کاکە پاسپۆرتم بردوو تی باچین بۆ هیندستان. تی چون بۆ هیندستان کاکە میشم لێرە چییە؟ کی وڵاتی گەشت و گوزار کاکە تۆ چین بۆ تورکیا. وتی کاکە چین بۆ و وان نییە شوێنی خۆشی تێ. تی بای چەند دوو سێ ڕۆژ لە مامەوە لەوێ بیدایەت باسی هیچیان نەکرد. کە تا چوین بۆ نای وەڵای نای خەستخانەکە شێوەی بەزەبت نازانم. وتی کە چوین بۆیە پێیان باچین دکتۆری زیرەکی لێ باچین لێرە فاسێکی خۆشمان بکەین زانین چییە و چی نییە ئەم شتانە ئەم تۆش فاسێکی خۆت بکە قەیجێک خۆ تۆ پارە نییەوە ئەم کوڕە تا ساگە لە هیچ نییە. وتی لە خەستخانە چکە چوین فاسمان کردۆمانێتی ئێستا داغڵیان کردم. ئەو من ئاگاداری هیچ شێ نیم نانی بۆ ئەی دانراوە چی دانراوە ئەم شتانە. وتی کە فاس و شتەکانمان کرد وتی تر لە خەستخانەکە کە چوینەوێ نەمتوانی بێمە دەرەوە. فاس و شتێکی زۆریان بۆ کردم. وتی کاتێک ئاوڕێمەوە نزیکی مانگ زیاد لە هیندستان. هەروتمە کاکە باشە بۆ ناڕۆێنێت کاکە تۆ پەلەو چی و برادەرەکان و نازام چاوەڕێکەوە بزانانی ئەم زروفەت چی بەسەریەوە پەلەمەکە و کاکە برادەرەکەم بە حساب ئەو نەخۆشی خراپیە. دوایی کە سێرەکەم خۆ
تووشی سەرەتان ببوو؟ ئێستا بۆت باسەکەم وتی کە فاسمان کرد دکتۆرەکە وتی تۆ بەقەدەر نوکە دەرزیێت خوێن لە دەمارێکی مێشتا مەیوە. باش وتی ئەمە دوای ئەم هەموو فەحس و ئەم هەموو مەسرەفەکراوە من ئاگادار نیم. وتی لێ پرسیم تۆ چیت خواردووە؟ ئەم نەخۆشیە زۆر دەگمەنە، زۆر سەیرە. وەڵای نازانم هەموو شۆک و کەسێکی ئاسایە هەموو شتێکم خواردووە نازانم هیچ چ شتێکت خواردووە. تۆڵا جگێرم خواردووە، نێرگەلم خواردووە و نازانم خواردن و تێو شتانەوە لێ ناکەم. وتی ئەوی بە خەیاڵمانە هاو ڤەی بوو. وەڵا ڤەی پیشم خواردووە لەوە توش بووی. وتی خوا شاهیدە وتی 6 مانگ نەبووم پێشە. یعنی وتی دکتۆرەکان پێمیان وت لە ڤەیپەوە. بەڵێ حتا تووشی سیەکانی تووشی کیس بوو، یعنی کیسی دروست کردبوو گەشتگە لەو نەخۆشی بنێشم. باش ئیتر کە هات قسەمان تەبەن من معدەل دوانم پێ بوو، معدەل خوا شایەتە معدەل دوانە گیرفانمە. ساخێک کاو کەیشم بۆ کرد بۆنی ڤەیپەکاوە بەسەرما ئیتر لێم وەرەگرت پارەکەی مەیان یا کابرا ئەیامێنە پارەکەوە ناگەم. یعنی بە شێوەیە محتادی دی ببووم کە ئەم کەسە باسی ژیانی خۆی بۆ کردم هەر لە جێە خوا شایەتە هەر لە جێ ئەشکانە چیم پێ بوو لە سیارەکەمە لە ئۆفیسەکەیە لە ماڵەوە هەر هەمووی شکان. وتی کاتێک هاتمەوە موو بە قژیەوە نەما بوو، خانوم نەماوە، سیارە نەماوە. دیەم سیارەشکە بۆیان کڕیوم وتی خزم و کە سوتارمان کڕیوە. هاتوشم بۆ لای تۆ من لەبەر خوا پێم وتی ئەوی بەسەر منە هاوا بەسەر تۆیە. لە حەزەکەم خەڵکانێکی زۆر دەرز لەم کرد لەم گەنجەوە من بۆ خۆی بووی باس کرد، مەگە خەڵک بۆی باس کردمە ناچوونیشمە. سپاس بەخوای گەورە ئەو نزیکی ساڵێک زیاتریشە بە هیچ شێوەیەک ڤەیب نهاتوە سەردەم و بۆ هەر کەسێکیشم باس کردووە سوپاس بەخوا ئەگەر هەر ئەو دەقێ وازی لێ نابێت لە ماوەی هەفتەیەکە وازی لە ڤەیب دێنەوە. ئەمانەی شەحنە ڤەیپە هەر چیە بێت ئەو باسیش ئەو نوعی بۆ کردم کە شەحنە کرێتەوە بە 10,000 بە 5,000. هەر لەمەوە گەنجێک وەڵا بتبینە بۆ دوو چاوەی خۆت گەنجێکی ئەمەنە قۆز و جوان بوو بشت بینە ینی نابێت ئەوانەی کە نەخۆشن و هەمویان برای منن، بەڵام کەسێکی تالاسیما ببینە ئەگەر کەسێکی احتیاجیە زۆر زۆری فەرقا بڕوان پێ بکە هایلات بوو. ئەمەش هەمووی قوربانگیان وما ئەصابەکم من مصیبەتین فەبیما کەسەبەت ئەیدیکم. ئەمانە هەمووی کەسابەتی دەستی خۆتانە. بۆیە یعنی سەبەبێ لە ئەسبابەکانی سەرەتان ئەم جگەرە و ڤەیپ و نێرگەلەیە. مەشروب گەورەترین هۆکارە بۆ نەخۆشی دڵ، بۆ گرتنی خوێنبەرەکان و خوێنهێنەرەکان. بۆیە ئەمانە لە شەرعە حرام کراوە. هەر شتێک لە شەرعە حرام کرابێ ئەڵڵا حرامی کردبێ لەسەر عەبدەکانی ئیلا لمەصالح العیباد والبلاد، لەبەر خەڵک و خاکی خەڵکەکەیە، و هەر شتێکی حەڵال کرد بێت ئیلا لە بەرژەوەندی خەڵکەکەیە. لەناو ئەو هەموو گۆشتەیە چەند گۆشتێکمان لێ حەڵال حرام کراوە، لەوانە گۆشتی بەراس باشە، گۆشتی سەگ، جرج، مشک، سیسرک، ئەوانەی کە حەشەراتن. لەبەر چی؟ لەبەر ئەوە هەڵگری کۆمەڵێ ڤایرۆس و نەخۆشی. لەناو مەشروباتە، هەرچی مەشروباتێک هەیە ئەوانەی ئەمە وەکو ئاوە پرتەقاڵ ئەمانە هەمووی حەڵاڵە. یەک مەشروبات لەسەر خەڵک حرامە ئەویش عەرەق ئەوانەی کە وا کوحولی تێکرێت. ئەمانە بۆچیە؟ هەمووی بە زەرر و زیان و ناڕەحەتی بۆ ئینسانەکانە گەڕێتەوە. بۆیە گەنجان ئەوانەی کەوا گوێتان لەم بەسەر هاتە بوو پند و عیبرەت وەرگرن. وەڵڵاهی ئەم ڤەیپانە ئەم دووکەڵانە نێرگەلەکان ئەمانە هەمووی کێشەی تەندروستی بە دوایە دێت، گەنجێتیتان لە ناوەدا، جوانیەتیتان لە ناو ئەدات. وەڵڵاهی تووشی تەنگە نەفەسیتان ئەکات، تووشی نەخۆشی سیەکانتان ئەکات. یعنی گەنج هەیە تەمەنی 20 ساڵەکە سەیرەکەی ئەڵێ ئەمە 50 ساڵ تەمەنێتی، ئەوەنە نێرگەلە و جگەرەی کێشاوە، ئەوەنە مەشروبی خواردوێتەوە. ئەمە باجی زۆر قورسە لەم دنیا، بەڵام قیامەت ئەدەها و ئەمەڕ.
باجی قیامەت زۆر زۆر قورسترە بۆیە ئەم دنیا بۆ نەکراوە ئینسان ئاوا خۆی تیا عادم کات خۆت تووشی سەریێشە و گرفتی تەندروستی بکەی خوای گەورە هەموو لایەکمان پارێزیە و گەنجەکانشمان پارێزیە ئەم پەیامەی جەنابیشت بکاتە تەوعیە و ئامۆژگاری بۆ گەنجەکانمان ئینشاءالله. وەڵاهی جا من خۆشم کێشاومە و بڕوام پێ بکە مامۆستا لەلایەنی جنسیەوە زۆر زەرت پێگەێنێ بزڵە دوایە زۆر زەرر با ئەو کەساگەێنێ کە ئیکێشێ بەڵام هەنێک کەسێ ینی حتا خوشتەکەی بەسەر نێت نەواز نایەنێت و دڵنیام لەوانەیە لە دوای ئەمە ئینشاءالله تووشی کێشە نابم لەوانەیە زۆرێک لە کۆمپانیەکان یان لەو کەسانە یا لەو خاوەندێرە دارەتیەکەن تووشی کێشە بم لەسەری چکە بەڕاستی ئەم ڤیدیۆ دڵنیاوە زۆر باش لەناو خەڵک هاڕوات ئەسڵ ئەوەیە حکومەت ڕێگری لەو کۆمپانیانە بکەن نەیەڵێ بازرگانی بەسەر تەندروستی خەڵکەوە بکەن لەسەر حیسابی تەندروستی خەڵک خۆیان دەوڵەمەندکەن ئەسڵەن ئەبێ ئەمانە قەداغە بکرێن دوو کەڵ نابێت یعنی بۆ نمونە بۆچی لە شوێنە گشتەکانە ناکێشرێت مەمنوع تەنانەت لە وڵاتە خەلیجەکان و ئەوروپیەکان لەبەرچی لەبەر ئەوە بۆ تەندروستی خەڵک خراپە لە پاسان نووسراوە تکایە جگەرەمە کێشە لە خەسەخانەیە نووسراوە تکایە جگەرەمە کێشە لە شوێنە گشتەکانە نووسراوە لەبەرچی لەبەر ئەو بۆ تەندروستی خەڵک خراپە تێگەی خۆی ئەسڵ وایە ئەم قۆڕخکاری کە ئێستا کۆمپانیەکان ئەیکەن بە هێنانی ئەم هەموو دووکەڵ و مادە ژەهراویە بۆ ناو کۆمەلگا و بۆ ناو چینی گەنجان قەدەغە بکرێن نەک ئەوەی بازاڕیان ێسا بڵین تووشی زەرەرە بن تووشی زەرەرە بن یا ڕەبی تا بنەقیقایان لە زەرەرا بێت. ئامین ئینشاءالله. من لە خزمەتان برا گیان بەخێر هاتی سەر زۆر سپاس بۆ ئەدمینەکانمان کامەگرتم زۆر سپاس بێەوە ئینشاءالله گەنجانێکی زۆر دوورەکەونەوە لەو بابەتە.